غەشکردن لە نەسیحەتە کابرا دێت ئەڵێ کاکە ماڵی فلانە کەس کچێکیانەیە مە بڕۆم داوای کەم ڕێی چییە تۆ چیت پێ باشە یان هەر شتێک تۆ نەسیحەتیەکەی ئەزانی درۆکەی ئەزانی وانە تۆ ئەڵێ وەڵایی زۆر باشن بڕۆ ئەتزانی وانە یا بە عەکسەکەیەوە ماڵەکە زۆر باشن بەڵام تۆ ئەڵێ کاکە نزیکیان مەکەورەوە بەخوا واوان ئەمانە زۆر خەتەرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ المستشار مؤتمن ئەو کەسەی ڕاوێژی پێ ئەکرێ جێی تەمینیە ئەگەر فێڵ بکات زۆر خەتەرە فێڵکردن لە غەشکردن و قۆپیەکردن لە مەکتەب ئەمە هەمووی نەکبەتیە ئێستا بەوە نەماوە لە زانکۆکان بەحثی تەخەڕوج هەیە ئەلەم ماوە بیستم تەماشام کرد بەحثی تەخەڕوج و پارە دروستەکەن یعنی تەلەبەیەکە ها لە چواری زانکۆ داوای لێکن بەحسێ بکات لەسەر ئەوەی کە خوێندوێتی لە ماوەی ئەو 4 ساڵە بەحسێکی بەسیط یعنی ئەڕوا لە بازار بۆیە نووسنەوە پارە ئەدا 150,000 دا و بەحسێکی بۆکەن بە جوانی ئەڕوا تەسلیمێکە و حول ولا قوة إلا بالله چ کارەساتێک لە وڵاتە خەریکە ڕوەدا بەیانی ئەوە بێ بە دکتۆر ئەبێ بە مهندس ئەبێ بە مامۆسای مناڵەکانی ئێمە ئەبێ بکشتی بە فێڵ و بە درۆوەمانە لا حول ولا قوة إلا بالله ئێمە نەکبەتیە بەڕاستی